إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار أما بعد مسلمانانی خۆشەویست میوانانی ماڵی خوای گەورە قەدەری خوای گەورە و میهرەبان وایە بەسەر عیبادە کە ئەم عەبدانەی خوای تەبارەکە و تەعالا تاوان ئەکەن خەتائین یعنی زۆر تاوان ئەکەن بەڵام ئەوەیان کەوا چاکە و عەبدێکی بەڕێزە لای خوای گەورە و خەیر الخەتائین التەوابون ئەوانەی کەوا تەوبە ئەکەن و پەشیمان ئەبنەوە و ئەگەڕێنەوە بۆ لای خوای گەورە وئیلا ئەو عەبدەی کەوا تاوان ئەکا و هەر بەردەوامە لەسەر تاوان ئەوە عوقوباتی بەسەرا دێت جا عوقوبە هەیە معلومە عوقوبەش دابەشە بێتە سەر دوو بەشە بەشێکیان پێوترێ عوقوباتین شەرعیە بەشی دووهەمیان عوقوباتین قەدەریە یعنی بەهۆی تاوانەکانتەوە عوقوبەی شەرعیت بەسەرا دێ وەکو کەفارەت و دیە و بڕۆژووبوون و ئەمانە پێوترێ عوقوباتی شەرعی یعنی شەرع لەسەر دایئەنات کە خوای گەورە خۆی دایەنا و پێی خۆشیشە بەڵام عوقوباتی تر هەیە کە پێوترێ قەدەریە خوای گەورە وای کردووە ئینسانی زاڵم لە دنیاە عوقوبەکەی ئەخوات لە دنیاە زەلیل ئەبێ و سەرشۆڕە بێ خوای گەورە لە قیامەتیش خۆی سزای ئەدا قەدەری خوای گەورە وەهایە ئەو کەسەی کە ڕۆ ئەچێ لە خەمڕ و خواردنەوە و ئەوانە سەیرەکەی ئەو کەسەیش هەڵەگێڕێتەوە ئینتیکاس ئەکات شکل و شەفاعەتێکی زۆر ناشرینی هەیە ئەوانەی کەوا بەردەوام خەریک درۆ و فێڵن وەک ئیمامی ابن القەیم ڕەحمەتی خوای لێبێ ئەو کەسەی کە ئەو سیفاتانە بگرێتە بەر کە لە حەیواناتی دەوروبەرمانە هەیە پەرژینی قایم بێ ئەفەرمێ وای لێتێ سەیریەکەی ئینسانی بەسیرە و خاوەن بەسیرە و عاقڵ و وریا ئەزانێ ئەو کەسە سبحان الله شێوەی بە گورگەکە شێوەی بە حەیوانێکی تر قێزەونەکە بۆ لەبەرەوەی لە سیفاتی ئەو حەیوانەیە تەطبیق ئەکات لە ژیان خۆیە ئەشوبهێتە سەر ئەو وەکو ئیمام ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ ئەگەر تەشابه هەبێ لە صفاتە تەشابهش ڕوو ئەدات لە خەڵقەنە و لە شکل و شێوازیشە بۆیە خوای گەورە میهرەبان تەحذیرمان ئەکات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هۆشداریمان پێ ئەدا لە گەلێک لە سونەتەکانی خۆیدا جا باسی هەنێ لەو عوقوباتانە ئەکەین کەوا ئینسانی تاوانبار خۆی بەدەست خۆی جەلبی ئەکا و ڕای کێشێتە سەر خۆی چونکە تات و تاوان بکەی خوای پەروەردگار ئاگای لێت
چەند تاوان ئەکەی خوای گەورە و میهرەبان ئیمهالت ئەکا یعنی وەختت پێ ئەدا فکرێ بکەیتەوە تۆ بە بکەی بگەڕێتەوە لای خوای تەعالە بەڵام ئەگەر مودەکەی کۆتایی پێ هات و تۆ کەسێ بووی ملهوڕ پەرژینی قایم بێ گوێت نەدا بە شەریعەتی خوا گوێت نەدا بە هەڕەشەکانی خوا گوێت نەدا بە هەڕەشەکانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئەوە عقوبەکەی خوای گەورە عقوبەت بەسەرا دێ فإذا جاء أمر ربك ئەگەر ئەمر و عقوبەی خوای گەورە هات ئیتر کەس ناتوانێت ڕزگارمان بکات بۆیە با ئاگامان لە خۆمان بێ و هەنێ لەو عقوباتانە باز بکەین نەکا بۆ ئەوەی ئەنجامی بدەین بۆ ئەوەی خۆمانی لێ دوورەوە بخەین وەکو شعرەکە ئەڵێت عرفت الشر لا للشر لكن لتوقيه فمن لم يعرف الشر من الخير وقع فيه يقع فيه من خير مزاني لشر هەر بۆ ئەوەی خۆمی لێ دوورەوە بخەم چونکە هەچ کەسێک خێر و شەر لە یەکجا نەکاتەوە ئەچێتە ناو شەڕ و وازانێ خێرەوە چێتە ناو خێر و وازانێ شەڕە بۆیە ئێمە باسی ئەو عقوباتانە ئەکەین یەکێ لەو عقوباتانە الشعور بالوحشة في القلب هەستکردن بە ترسێک لە بین تۆ و خوای گەورەیە ئەمەش دەست پێ ئەکات ئەم وەحشەیە یعنی ئەم ترسە ئینسانی وایە ناو خوای گەورە بێرێ ڕاکات ناو بلێ خوای تەبارەکە و تەعالە ئەم چورکەتێ دەگیانێ ئەم وەختە بتۆقێ بلێ پێغەمبەر صلی الله علیه و سلم خوا نایبڕیتەوە دەخوات خۆمان دانیشتینە لێرە خوا هەچ مەجلیسێک باسی خوای گەورەی تیان نەبێ و هەچ مەجلیسێک باسی پێغەمبەری خوای تیان نەبێ والله وبالله مەجلیسێکە وەکو ئەوەی لە دیار کەلاکەر دانیشتە بێتن ئەو خەڵکە بە شایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەچ مەجلیسێک کۆمەڵە دابنشن باسی خوای گەورە نەکەن یادی خوای گەورە و میهرەبان نەکەن پەروەردگار لە نوک پەنجەت و تا تەوقی سەرت نیعمەتی خوای گەورەیە لە نوک پەنجەی کاممان و لە قەوسایی بن پێمان و تا تەوق سەرمان نیعمەت خوای گەورەیە بە شەو بە ڕۆژ ئەو نیعمەتانەی خوای گەورە لە گیان تا لە ناو لاشەتە ئەجوولێتەوە و ئیش خۆی ئەکا بەبێ ئەوەی جەنابەت ئاگات لێ بێ بەبێ ئەوەی جەنابەت ئەمر بەوەیان بکەیت تۆ وا مەکە و تویان ئەمەیان بگە ئەوان ئیشیان كل في فلك يسبحون بإذن و ئەمری خوای پەروەردگارە سوڕێتەوە بۆیە ئەبێ حەمد و هەر چۆنێکەیە باسی گەورەی و باسی نیعمەتی خوای گەورە بکەی یان سەڵاوات نەدەیتە دیارەوە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کەوا لە خۆت بە بەزەیترە لە خۆت بۆ خۆت چەند جار جبریل دێتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگرێت ئومەتەکەم هەموو پێغەمبەران داوای ئیشی خۆیان کردووە داوای مەطلەبی خۆیان کردووە تەنها پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ جەنابتی هەڵگردووە لە ڕۆژی قیامەت نابێت لە مەجلیسێکە جارێ بڵێ صلی الله علیه وسلم نابێت ژیانت وەکو ئەو بێت وەلەو بە شتێکی کەمیش جا ئەگەر کەسێک چەند دوور بێت لە خوای گەورە وەحشە دروست ئەبێت لە بین خۆت و خوای گەورەیە ئەو وەحشەیە و ئەو ترسە دەست پێ ئەکات لە بین تۆ خوای گەورە بۆ چونکە ئینسان چەند تاوانی کرد پەشیمان نەبەوە ئەوەنە فەجوەیەک بینێک ئەبێ لە بین تۆ خوای گەورە ئەمجا ئەو وەحشەیە و ئەو ترسناکە لە بین تۆ خوای گەورە ئەترازێ بۆ بین تۆ و پیاوی ساڵح و پیاوی چاک زەلامی وا هەیە ئەو دوو چاوەی حەز ناکە کەسێکی پێ بمێنێ پێ ببینێت بڵێ ئەوە ڕێگاکەی ڕەب العالەمینە ئەوە ڕەزابوونی خوای گەورە لەو ڕێگایەوەتە مەقەیەت بە ئەو ڕێگایە بەرەو مەساخەت و تووڕەبوونی خوای گەورەتە بە حەز ناکە ببینێ بۆ لەبەر ئەوەی ئەم ئینسانە وەحشە هەیە لە بین خۆی و خوای گەورە ترسێک هەیە بەهۆی تاوانەکانیەوە تەوبە ناکە و پەشیمان نابێتەوە بەشم خوای گەورە و میهرەبان لێ خۆشە بێ ئینسانی وا هەیە ئەگەر غەڵەتێ بکات وەکو ئیبن مەسعود دەفەرمێ ئینسانی ئیماندار خۆی لەگەڵ تاوانەکانی وا ئەزانێ ها لە ژێر جەوەڵێکە جەوەڵێک گەلێ گەورە و زەخم و زەبەلاح وا وەختە ئەڕوخێتە سەریان
بەڵام ئینسانی منافق و دووڕ و پەرژینی قایم بێت وا ئەزانێ مێشێکە بەلای لوتی ئاڕا لێ چیم کردو من بۆ ئەمەنە دڵی ڕق بۆ و دڵی ڕەش بۆ بەهۆی تاوانەکانیەوە خوای گەورە پەنامان بدە. جاء أو كسانا فلا يجد الانتفاع في نفسه من مجالس صالحين حزناكات لمجلس بيوشاكان صلحايا دابن شيء حزناك لحظيك قيل وتاري بي لا نصيحتي بيك أو موبايلي بستشوار ساعات بدسي وبيت سير دنيا أمسر دنياي بيئك أو سر دنياي بيئك بلام لحظينا لأرباء استفادي بزام لو ما مستعيناكم استفادي بزام لو عالم برزناكم خواهي جان علمني ما جهلت خواهي جان فيرم كلوي كنايزانم قايشيكا با أو ترسو وحشي لبينتو خواهي قوراء نميني با يكمين خوشويست وجليسة خواهي تبارك وتعالى به. الافتقار خالك تر عقوبيك تر الافتقار للتوفيق في حياته يعني أو كساني كوا تاوان بارن وتاوانا كان زور جيانيان زورنا آرامة يعني موفق نين كاركانيان نادرة دميكوا أجر سير جياني في غمر خوابك صلى الله عليه وسلم لقل أوي إمام أمتك رشو سبي دريجو كل قلو ضعيف بتوانا وبيتوانا رئيس مرؤوس همو كسيك بيوجنو اختيار منالو قورا روي لأنن كاركان همويان بإذن خواهي قورا بو آداء كاو يشتاش بيغمر إخوة وقتي بدس ويو خواهي قورا فرمي فإذا فرغت فانصب إن جاء لكارو باري دنيا ويدو إن جاء روكر خواهي قورا ومهربانت همو أو خليفاني دواي أو هاتن أبو بكر عمر عثمان علي رضا ورحمة إخوة لهم ينبه سيرقي لخزمة أو خلق أبونا آخر مسؤوليات أوي بتهاوي دقته وبوردكاري وسير بك مسؤوليات شتيكي زور قرصة بويا للصحابة بو تيتي في غمر إخوة استعملني بكارم بينا باب ما خليفة يعني باب موالي لفلان شوين في غمر إخوة صلى الله عليه وسلم ببيشكو قمان خوي بيا بريزو زلام ناس بوا اگر شتيكيش نيزاني بايا خواي قورو مهربان آقاداري أكردوا أو إيكي لو صحابة كان لأي في غمر إخوة بكارم بينا في غمر إخوة صلى الله عليه وسلم كشيرين ترين كسر ما ميتي لي يا عم نفس تنجيها أقل نفسي خوتا أتوانيت تنجيها خير من أمارة لا تحصيها شاكتر بوتو أمارتك دست يعني كار بدسية كتبه نتواني هر إحصائي بقيتو حققي بديتي بخذ لما الخوت أبا بغير أو أفرمي أنت يا فلان يا أبا ذر أنت رجل ضعيف تو بياوي ضعيف أو نيك إيماني ضعيف لا إيمان دار أبي ذر زور زي خوالي بزور إيمان دار بلام قضية مسؤولية أمارات بهمك سناشي أمارات وإمام قحطانية فرمي فسبحان من جعل الخلافة رتبة أو خلافة بياوي أمارات أبو بكر رضا ورحمة خوالي به لدواي أبو بكر أما قدر خواي قوري الرتبية أبو بكر لدواي محمد صلى الله عليه وسلم يكم كسا تواني أمارة بات الريو دواي أبو بكر عمر خواي قوري أزاني أواني كوا لقو بيانا دا نقصب عمر كان أوانا لهامش دنيا لشيولك كان خواي قوري مهربان أيام باته ثم إلى جهنم يحشرون بها قصب عمر بكن عمر بياي ميدانه عمر رضا ورحمة الله عليه دواي عثمان
دوایی علی ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ کە عالمە و کە بەتەقوایش. جا ئەوانەی کەوا تاوان ئەکەن دائیمەن ئیشەکانیان زۆر ئاڵۆزە، يعني فيرى الأبواب مغلقة في وجهه بۆ حەج و ئەڕوا چونکە خۆی نەسازە لەگەڵ پەروەردگاری، دایم بە چاوی ئیتیهامەوە بە عەقڵێکی زەعیف لە بێعیلمی خۆیەوە بە جاهیلی خۆیەوە گلەیەکە لە ڕەب العالەمین. ئەبێت تۆ خوای گەورە وا بناسی پەروەردگار خزمایەتی و ئەوەی لەگەڵ عیبادیان نییە، ئەو ڕەب العالەمینە خەلقتی کردووە، تەکبیرت بۆکە زۆر بە جوانیە فەرمی ئاوا بڕۆڕێوە هیچ کێشە نایەتە ڕێت، تاقیکردنەوە دێتە ڕێت، بەڵام مۆفەق ئەبیت. ئینسانی ئەوانەی کەوە متەوەکلن بە خوای گەورە و خوای گەورەیان خۆشە و عیبادەتی خوای گەوراکەن، مشکلێکیان بەسەرا دێ، دوو نەفەر یەکێکیان وانیە و یەکێکیان خەریک تاعات و تەخوایە، ئەمەی کە خەریک تاعاتی خوای گەورەیە بە زووترین کات کێشەکەی حەلە بێ، خوای گەورە بۆی حەلەکە. بەڵام ئەوانەی کەوا دایم دەم بە گلەیەکەن لە ڕەب العالەمین، گلەیەکەن لە ئەمەکە و لەوەکە، خۆشی تەفتیش بکەن لە هەموو کەسێک خاوەن ئەوەیە گلەی لێ بکەیت و سەرزەنیشتی بکەیت. سەیرەکەی ئەوەی کەوا گلەیکەرە و تاعاتی خوای گەورەی نییە، بۆ حەج و ئەڕوات دەرگای لێ ناکرێتەوە. بەڵام بە پێچەوانەی ئینسانی ئیماندار و ئینسانی ئیماندار تووشی بەڵام موسیبەت ئەبێ، بەڵام خوای گەورە و میهرەبان بۆ هەر دەرگایەک، بۆ حەج شوێنێک ڕوا دەرگای بۆ کاتەوە، حەج خەفەتێکی بەسەرادێ خوای گەورە لەسەری لای ئەدا بە ڕەحم و فەضلی خۆی داواکەین لە خوای گەورە و میهرەبان یارمەتی دەرمان بێ بۆ ئەوەی کە تاوانمان کرد تلاینە تاوانێکەوە بگەڕێن بۆ لای خوای گەورە و داوای لێبوردنی لێ بکەین پێش ئەوەی عقوبەی خوای گەورەت بەسەرا بێ. عقوبەیەکی تر الضعف في بدنه، ئینسانی تاوانبار بێهێزە، نابینن بە چاوی خۆتان ئەو گەنجەی کەوا شک و گومانی کە بەیانی بانگ ئەدا و حاضر ئەبێ لە جەماعەت سەڵاتی فەجر کە خوای گەورە فەرمێ صلاة فجر كان مشهودا، يعني مشهودا وأيبينين حاضرا لن يجي بيانان ملائكي الروج وملائكي شو، چونك قدري خواي قورا وهايا ملائكي شو شتيك لسر توماركن، ملائكي الروج شتيك لبيانية أمدو وجب ملائكة أي قورنوا ملائكي شو ألي أو عبدام أو سجلوا كتابكيتي تسليمتي أكم مشو خارج عبادتي خواي قربتا إستا أو شلو من ورم قرت بعبادته ورم قرت أو جنجك الروجة بيتوا فهو في ذمة الله، أو كسا زور بتوانايا زور بغيرته زور آزايا زور چاپكا أول شيء بپیچوانه بکوا قبيل شتي پێش بەیانی خەو بردێتەوە سەعات 11 هەڵەسێ یان 12 هەڵەسێ یان 2 هەڵەسێ، ئەوانە وەکو کەلاکوان، ئەوانە هیچ قەدر و قورمەتێکیان نییە لای پەروەردگاری هەموو جیهانەکان، لای الرحمن الرحیم هیچ قەدر و حورمەتێکی نییە و کەسانە، بۆ چونکە کەسێکی ضعیفە. ئینسانی تاوانبار ضعيفة زور بنية ضعيفة. لحروب شام همو قوري الروم هاتي قائدة كان يعني هي تاقيانا كردوا ايانود او خالد بن وليد شي يعني بوشي كز قائدك ما خوي برانبري ناقري حسان قورترين قائديان قورتر يعني ك دسا ودسهر بس كقائد بو النوع وأشكال شكي بكار هنا وأزانيتون معاملة لقل شكا بكا هيك لغزو معارك كان أو كابراهات بترجمانك ولقل خالدة وتي أميو خالد بن وليد ببينم خالد بن وليد رضاه رحمة خوالي بأبا سليمان أشيتا بيشو بولاي هني سير يكا سير خدو بالايكا شتي درعي ترسي شتي وايني أم بياوا شمشير دريجي فيه مترونيوكا بيو
ئەلێ تۆ خالد بن وەلیدی؟ ئەلێ بەڵێ خالد بن وەلیدم. ئەم پیاوە قائیدەکەوە هەموو جێشەکەی خۆیان سەیریان نەکرد لەرزیان لێ هات. کاتی خالد دەبینێ هەر خالد ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ تەسەڕوفاتێ وا ئەکا لە کاتی ئەو کاتانە یعنی بۆت هەیە قووەت و ژیری خۆت نیشان بدەیت. ئەو پیاوە ئەنا لە لەرزە و ئەلێ بەخوا حەلم ئەوەیە لەگەڵ تۆ من ببمە جوندی لەگەڵ تۆوە. ئەو پیاوە بسوڵمان نەبێ و واز لە ئەو کوفرە ئێهێنێ کە لە سەری بوو. بۆ لەبەر ئەوەی خالد پڕ لە ئیمانە، ئیمانداریش بە قووەتە. ئەگەر جسمشی بچووک بێ پیاوێ بە قووەت و ئازای و بەغیرەتە. عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ بۆ لەو پیاوانە پیاوێ بچکەڵا بووە. سەعەد بن ئەبی وەقاس پیاوێ بچکەڵە بووە بەڵام بەغیرەت و ئازا. عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ لە ژیانما کەس نەیتوانی و ئاواش من بگرێ نێ لە هیچ بکەم ئیلا دەست خۆم کردێتەوە ئەگەر هەچێ بێ بچڕیمە ئەگەر دەستش بێ کردمەتەوە. بە قووەت وە ئیمانەکەی ئەوەنە زۆرە. دایمەن ئیمان تەئسیرش ئەکا. بۆیە ئینسانی تاوانبار ئەوانی کەوایان بینی تاوانبارن خەریکی والعیاذ بالله خەریکی مەشروب و تلیاک و شتە پیسانن یان ئەوانی خەریک زینا و داوێن پیسین سەیریان بکە وە کوردە لە لیوتی بگرە ئاوکە ڕوحی دەرەچێ بۆ لەبەرەوەی خەریک تاوانە. تاوانیش ئاوایە. ئیماندار با بە پێچەوانێەوە هەج گەنجێکەوە ڕوو لە خوا بێ تەقوا و عیبادەتیە بێ سەیرەکەی گورج و گۆڵ و چاپک و جوان حەزەی سەیریکەی. خوای گەورە گەنجەکانمان ئاوا لێ بکە بە فەزڵ و کەڕەمی خۆی. تاوانێکی تر نەزع البەرەکەتی من العمر. خوای گەورە و میهرەبان بەرەکەت لە عمری ئەو ئینسانە دەرئەکات بەرەکەتی تێ نایە لێ ئەو ئینسانی کەوا خەریک تاوان و تاوانکردنە. چونکە فەمەن ئەقبەل على الذنوب ضاعت ئەیامه. هەچ کەسێ خەریک تاوان بێ و خەریک ئیشی خراپێ ئەوە ژیانی ئەڕوات. ئەگەر سەیرێ بکەی ئەو ئیمانە کەوا عمریان خەریک تاعاتی خوای گەورە بوونە عمری کۆڵ بەڵام کردەوەی گەلێ زۆر. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 63 ساڵ ژیا پڕ دنیای کردو لە علم و معرفەت ماشاء الله پڕ دنیای کرد لە سنت. کەسانی تری زۆر هەیە 100 ساڵ 100 ساڵ ژیاوە مووقفێکی نییە کەوا باس بکرێت یوذکەڕە فەیوشکەڕ شتێوان نییە بۆ لەبەرەوەی خەریک مەعسیەت و تاوانە. 150 ساڵیش هەیە ژیاوە بەڵام بە پێچەوانەی ئەوانی ترەوە ئەوەی کەوا ڕوو لە خوایە. حافظی حەکەمی سولەمی 30 ساڵ ژیاوە خاوەن ئەو کتابەیە 30 ساڵ ماشاء الله. ئیمام بوخاری 60 ساڵ ژیاوە خاوەن ئەو کتابەیە. ئەوەی کەوا تاعاتی خوای گەورەکە خوای گەورە ژیانی پڕ ئەکا لە بەرەکەت. چونکە ئینەما ئەنتە ئەیام. ئێمە بەو ژیانە و بەو وەختەی کەوا خوای گەورە دایەتی پێمان خوای گەورە محاسبە و مامەڵەمان لەگەڵەکە. ئەگەر فطوبى لمن وجد في صحيفته استغفارا كثيرا. طوبى وخوش حالي بو كسي كوا لنامي أعمالي أستغفر الله زورتيا أستغفر الله بكو داوي لي بردون لخواي قورا بكا با ألوان النبي كوا جيانة بونو نبون يكسان به زور هيا بونو نبوني يكسانة هيا بوني زور زررة بلام هيشا والله وكل بكرة تشاو وق ملهم شون بدري لزام آها بو خويو بو كومالغاكي وكسوكارغي بسودا خواي قورا ألوانا زور كالنا ومانا بلام أوشي كوا رو لخوانية وطاعتينية أو بركات لجيانيانية. خالقي تر عقوبيكي تر الذل في نفسه. إنساني توانبار زور ذليلة. فالعزيز من أطاع الله تعالى وخالف هواه. عزيز سربرز وكسيكوا طاعتي خواي قوراك. إنسان شني طاعتي خواي قوربك أنجا خواي قورا تكريمة أكاء فرمي سبحان الذي أسرى بعبده. أنجا أداتا بالخوي بعبدايتي توا
ئەداتە پاڵ عەزەمەت و کبریای خۆی ڕێز لە ڕەسوولەکەی ئەنا ئەفەرمێ پاک و بێگەردی بۆ ئەو خوایەیە کەوا شەو ڕێیی کرد بە عەبدەکەی کە موحەممەدە صلی الله عليه وسلم بەڵام ئەوانەی کەوا مەعسیەتێکن و کافرن بەو شێوە ناویان نابە خوای گەورە عوبودیەت ناداتە پاڵیان وەکو ڕێزێک بە زەلیلی لە ژیانی دنیایە ئەیان باتەوە و بەسەر شۆڕی و هم من المەقبوحین فڕیانەداتە جەهەنەمەوە بۆ ئینسانی تاوانبار لە ئەیبینی زەلیلە سەیرەکەی زۆر سەرشۆڕە کەڵک ناو مەجلیسی نییە ئەسڵەن نازانە مەجلیسا قسە بکە نەخۆی نە باوکی نەیبرێتە چوار مەجلیس پڕپوختەوە کەوا دوو قسە فێر بێ لەو خەڵکەوە بۆ لە سەردەمی زووە دیوەخانی فڵان دیوەخانی مامۆستا فڵان سەیرەکرد دا ئەنیشتن شت فێر ئەبوون لە باوکی و بابایانەوە شت فێر ئەبوون ئەو شتە جوانانەی ئەو شتە قەدیمانەی فۆلکلۆریانەی کەوا باو باپیران لەسەری بوون کەوا شەرع پێی ڕازیە سەیرەکرد زۆر کەسانی عاقڵ و ژیر بوون ئاوا لەم سەردەمە ئاوا بژین ئاوەکو ئێستا 10,000 ساڵتر باوەڕ مەکە چوار شاعیری پوختەت لێ دروست بێ چوار زۆر زۆرە بەڵام لە سەدەکانی ترە ئەبوو بۆ لەبەرەوەی شتی جوانیان ئەوت و شتی جوانیان ئەبیست و سێشتی جوانیان نەکرد خوای گەورە ڕێزی لیانە لە خوای گەورە میهرەبان ئەپاڕێنەوە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی سیفاتە بەرزەکانی یارمەتی دەرمان بێ بۆ ئەوەی ئەگەر غەڵەتێکمان کرد بگەڕێنە بۆ لای خوای گەورە داوای لێبوردنی لێ بکەین چونکە موسڕ نەبیت لەسەر تاوان غەڵەتێکت کرد بگەڕێرە بۆ لای خوای گەورە خوای گەورە یارمەتی دەرمان بە خوای گەورە لێمان خۆش بە خوای گەورە لە دایک و باوکمان خۆش بە خوای گەورە بمان کە زەخیرە بۆ دایک و باوکمان خوای گەورە ماڵ و مناڵمان بپارێزە لە غەزەب و تووڕەبوونی خۆت خوای گەورە ماڵ و مناڵمان بپارێزە لە ئەخلاق ناشرینی و ئەخلاق نزمی خوای گەورە ژن و ماڵ و مناڵ و کچمان برازێنەرەوە بە حەیا و ئەخلاقی سەلەفی صالح آمين آمين والحمد لله رب العالمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين